دیارە هەر لە دوای هەڵبژاردنەکان و پێکهاتەی کوتلەکان و دەستکردن بە ڕاوێژ بۆ ئەوەی کە کوتلەی زۆرینە و کەمینە پێک بێت بۆ خۆمان دەزانین ئێمە سەقامگیری تا ڕادەیەک سەقامگیری عێراق لە ڕووی سیاسیەوە بەرهەمی شەراکەت و هاوسەنگیە کە دروست بووە لە نێوان سوننە لە نێوان شیعە لە نێوان کورد. ئەگەر بێت و ئەو هاوسەنگیە بە هەر لایەکدا تێک بچێت لە قازانجی کورد نییە بە تەنها، چەند جارێکی دیکەش ئەومان ڕوون کردوتەوە بەوەی کە سوننە لە ڕووی نێودەوڵەتی و هەرێمایەتی و خاوەنی زۆرە، بە هەمان شێوە شیعە خاوەنی زۆرە. تەنیا ئەوەی لەم بینەدا کە وەکو دەستکەلایەک یان وەکو گەمەیەک ڕەنگە ببێتە مەقاشێک یان یاری پێ بکرێت مەسەلەی کوردە. بۆیە کورد بە چوونە ناوەر هاوپەیمانیەکەوە دیارە ئەوەی کە پارتی لەگەڵ حەلبوسی و لەگەڵ سەدرا کردوێتی، ئەگەر بینە ئەم لاژ ئەگەر بێت و یەکێتی بە تەنها لەگەڵ ئیتار و لەگەڵ لایەنی سونیابیکە بە هەمان شێو بە زیان بۆ کورتەوە بێ، بۆ ئەوەی وا نەزانن کاتێک ئێمە قسان دەکەین لەسەر ئەوەی کە لێکەوتەی خراپی بۆ کوردەیە مەسەلەکە ئەوە نییە کە پارتی لەو چۆتە ئەو بەرەیەوە کە دژی یەکێتی یان دژی لایەنەکانی ترە. مەبەستی ئێمە لێرەدا کە قسەی لەسەر دەکەین مەبەستی ئەو هاوسەنگیە کە عێراقی لەسەر دامەزراوە لە ڕووی هەرێمایەتی و لە ڕووی نێودەوڵەتیە، واتە ئەمە بۆ یەکێتیش هەر ڕاستە ئەگەر بچێتە ناو هەر هاوپەیمانێتیەکە و بەبێ پارتی. بەڵام ئەوەی کە بۆ کورد زیانی هەیە ئەگەر بێت و مەسەلەی زۆری نەبێتە گۆڕێ، ئەوە ڕۆژە لە ڕۆژان لە ناو پەرلەمانە ئەو بڕیارانەی کە دژی قەوارەی هەرێمی کوردستان کە دروست بووە لە ساڵی 92ەوە تا ئێستا ئەو کاتە مەترسی گەورە دەکەوێتە سەر قەواری هەرێمی کوردستان بەوەی ئێمە نزیکەی 50 بۆ 70 لە ساڵی 2005 کە هەڵبژارد نەکرێ ئێمە ژمارەی ئەندام پەرلەمانەکانمان ئەگەر ئەتیماد ئەگەر پشت بە ژمارەی دەنگ ببەستین ئەوە بە هیچ شەوەیەک ناتوانین ئێمە لە مەسائلی عەرەب یان لە سوننە یان لە شیعە بەرینەوە. دیارە مەسەلەی ڕێکەوتنەکەی پارتی کە بە 23 خاڵ دیاری کراوە و برادرانی ئێمە تەرجەمەمان کردوتە سەر زمانی کوردی و خوێندومانەتەوە و تاریشمان لەسەری نووسیوە، بە هیچ شێوەیەک ئاماژە بۆ بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستانی تیان نەکراوە. ئاماژە بۆ بەرژەوەندەکانی ئێمە کە خۆی لە چیدا دەبێنێتەوە. بەڕاستی ئێمە ئەگەر لە چوارچێوەی عێراقی دیموکراسی و فیدراڵی ئەوەی کە خۆمان دەنگمان پێداوە بە شێوەیەکی عادیلانە جێبەجێ بکرێ ئێمە پێویستمان بەوە نەدەبوو. بەڵام بادەم ئەوان باسی ڕێکەوتنیان کردو و دەڵێن ڕێکەوتن کراوە، ئێمە خەلەلێکی بنیەوی خەلەلێکی ئەزەلی کە ئێستا بە نەوعێک لە نەوعەکان بەداخەوە بۆتە گاڵتەجاری لە مەسەلەی یەکدەنگیمانە هەیە. جا ئەگەر بێت و نەک 70 کورسی، ئەگەر ئێمە 5 کورسیشمان لە بەغدا هەبێ، بەڵام ئەو وەفدانەی ئێمە کە دەڕۆن نوێنەری خەڵکی کوردستان بکەن بە یەک دەنگ و سەلاحیەتیان پێبێ قسە بکەن، ئێمە زیان ناکەین لە مەسەلەی ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی بەغدایە لەگەڵ حکوومەتی ناوەندیە. بەڵام خەلەلەکە لە یەکپارچەییە کە بەشێکی گەورەی کوردستان کە لەلایەنی شێتی نیشتمانی کوردستانەوەمە و ئەمری واقع بەڕێوە دەچێت، تێیدا پشت ئاو بخرێ یان پژۆ بخرێ، هۆکارەکە مەترسیەکان زیاتر ئەکات لەلایەکی دیکەوە. بەڵام ئەو بەندانەی کە لە نێوان ئەو سێلایەنەدا ئیمزا کراوە، گوایە ئیمزا کراوە، لە پێشدا شتێکی وا لە بەردەستدا نەبوو کە هیچ ڕێکەوتنێک لە بەرچاو بگیریان لە بەرچاوی خەڵکی بێ. بەڵام ئەوەی ئێستا کە هەیە بەڕاستی لە بەرژەوەندی خەڵکی کوردستان لە مەسەلە قەومیەتەکەی کە هەندێک جار پارتی خۆی بە پێشڕە و ڕیسپی ئەو ڕەوتە دەزانێت لە ڕووی کوردایەتیەوە، بەڕاستی هیچ شتێکی وای بۆ کوردستان تێدا نییە. مەسەلەی ڕیفراندۆمیش ئەوە دیارە ئەوان بە سیاست تێگەیشتونە یان بە مراوەغە و یان بە شتێکی تەکتیکی تێگەیشتونەکە بیانەوێ ئەم حاڵەتە تێپەڕێنن بچنە بەغدا و لە بەغدا پۆستەکان بەسەر خۆیانەوە لە نێوان خۆیاندا دابشکن. بەڵام وەکو قەزیەی کوردی ئەتوانین بڵێن وەرگرتنی ئەو پۆستانە کە مافێکی طبیعی خۆیانە وەکو پرۆسەی سیاسی ئێمە باسی بکەین، بەڵام لەوێدا تووشی حراجێکی گەورە بوونە کە ڕۆژێک لە ڕۆژان ئەوان زۆربەی زۆریان دژی بەغدا قسە دەکەن ئەو حەزبە. بەڵام ئێستا هەڵپەیەکی زۆر گەورە هەیە بۆ ئەوەی کە لە بەغدا کێکەکەیان بەربکەوێت و ئەمە لە سەریان کەوتووە و لە کۆتاییشدا خەڵکی کوردستان بە سەوز و بە زەرد و بەنیلی و بە هەموو ڕەنگەکانەوە زیان دەکەن لە مەودایەکی دووردا ئەگەر بەم پچڕیە و بەم
ناتەبایی و نایەک دەنگیە بستنە بەغدا بۆ ڕێکەوتن یان پێکێنانی حکوومەت. طبعاً ئێستا دەنگ و باسێکەیە و باسی ئەوە دەکرێت کە تورکیا قسەی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا کردووە، ئەمانە تاکید نین، بەڵام دیارە ماوەیەکی پێش ئێستا شارەزایەک لە کاروباری تورکیادا باسی ئەوەی کردووە کە لە کۆبوونەوەی میوشن بەڕێز مەسرور بارزانی و پاشان کاک نێچیرڤان بارزانی کە هەردووچیان یەکیان کوڕی سەرۆکی پارتی و یەکیان برازای سەرۆکی پارتیە و سەرۆکی هەرێمن لەگەڵ خەلوسی ئاکاردا کۆبوونەتەوە بۆ مەسەلەی هێرشهێنانە سەر باشووری کوردستان و ئەم پەیامەیان گەیاندووە گوایەکە بە هاوبەشی بتوانن بێنە ژوورەوە بۆ باشوور، بەڵام ئەمە مەترسێکی زۆر گەورەیە لەبەر ئەوەی هەموو ئەم مەنتیقانە تورکیا بێتە هەرجەیەک کشانەوەی بۆ نییە، لەبەر ئەوەی هەمووی بەخاشی خۆی زانێ و ئەمە مەترسێ گەورەکەی ئەگەر بێت و ئاڵۆزی و شەڵەژانی زیاتر دروست دەکات. بەڵام پشگیری تورکیا لە مەسەلەی ئەم هاوپەیمانەتی کە تێدایە، یعنی ڕەنگە بە ڕووکەشی بڵێن لەگەڵ پارتیا ئەتوانێت هەڵکات، بەڵام لەگەڵ سونیا دەتوانێت هەڵکات، بەڵام تێکدان و دەستخستنە ناو ماڵی شیعەوە زەرەرێکی زۆری دەبێت بۆ لەبەر ئەوەی ئەوان ئێستا بەتەمان بە گازی هەرێمی کوردستان پێداویستەکانی ئەوروپا و غەرب پڕکەنەوە کە رووسیا لە قەیرانی شەڕدایە و ناتوانێت ئەو پێداویستیانە پڕکاتەوە. ئەمانە وا دەکەن کە کورد زەرێکی زۆر بکات لە مەسەلەی ناردنەدەرەوەی درامەتە سروشتەکانی خۆی لەبەر یەک خاڵ، لەبەر ئەوەی ئێستا بڕیاری دادگای فیدراڵی وەکو شمشێرێکی هەڵکێشرا وایە لە گردنی هەموو کوردێک بە یەکێتی بە پارتیشەوە کە هەر کاتێک بیانەوێت ئەو نەوت و غازە دەتوانن ڕاگرن و دەتوانن بیکەنە کێشەیەکی هەرێماتی و دەتوانن بیکەنە کێشەیەکی نێودەوڵەتی لەم بەینێژدا و کورد وەکو نەبوونی خاوەن قەوارەیەکی سیاسی زیانی گەورەی دووبارە بەردەکەوێت لەو مامەڵەکردنەی کە پارتی دیموکراتی کوردستان لە ڕووی هەرێمایەتی و نێودەوڵەتیەوە دەستی پێکردووە. ئەو زاراوەیان ئەو گزارشتەی کە جەنابەت بەکارهێنا ڕێژەیە، چونکە ئەگەر لە لای ئێمە چوونە دژی کوردوەستان بێت یان دژی بەرژەوەندەکانی باڵای کوردستان بێت، لە لای پارتی دیموکراتی کوردستان و لە ئەدەبیاتی ئەواندا پاراستنی ئەم هەرێمە و لەناو ئەم هەرێمەشدا پاراستنی ماڵبات و بنەماڵەکەی خۆیان بە بەرژەوەندی کورد لێک ئەدەنەوە. هەموو زامن قسەیەکم هەیە کە هەندێکیان پێی پەستە بن، بەڵام کوردایەتی و هاوبەشی و یەکڕیزی لای پارتی دیموکراتی کوردستان بە شەرتە، بە مەرجە. هەر شتێک کە ئەوان لە پێشەوە بن ئەوان بەوەی دادەنن کە ئەمە کوردایەتیە، بەڵام بە پێچەوانەکەی بۆیە ئەوان لە مەسائیلی ئەوەیە دەچنە ئەو شەڕەوە و شەڕی تریشیان کردووە و زۆر جاری تریش هەموو لایەنەکان بەیەکێتیشەوە دژی کورد شەڕ کراوە لە ناو خۆمانە شەڕی ناوخۆی بووە، بەڵام پارتی دیموکراتی کوردستان توانیوێتی ئەو گزارشتانە بقۆزێتەوە و لە میدیای گەورە و زەبەلاحەوە بەکاری بێنێت بەوەی کە هەر کەسێک کە دژی ئەوان وەستا کەواتە دژی کوردایەتی و دژی بەرژەوەندی باڵەکانی هەرێمی کوردستان وە پێت دەفرۆشتنەوە و چەندین نمونەمان هەیە ئەوەی کە ئێمە بەبیرمان دێ هەر لە ساڵی نەوەتەکان کە ئێمە زیاتر بەبیرمان دێ پێش نەوەتەکانیش مێژوومان لە بەردەستە لە ساڵی 64ەوە کە دەست بەم ململانەیە کراوە هەر کەسێک کە دژیان وەستا بێتەوە یان ئەشهەدو بیلای بۆیان نەکرد بێ یان لە پەراوێزا بۆیان نەوەستا بێ تۆمەتەکان ئامادەن دەیدەنە پاڵی و تۆمەتی خیانەت و تۆمەتی زۆر شتی تریش لە ئێستا لە ڕاگەیان نەگەورەکانیەوە بۆ دروستە بێت، بەڵام بەبوونەی ئێستا بەبوونەی ئەو تۆڕە ڕاگەیاندنە گشتی کە هەرێمی کوردستانەتی تا ڕادێک ئەوە کاڵتر بۆتەوە بەوەی کە پارتی بتوانێت مامەڵە بەسەر مەسەلەی قەومیات و مەسەلەی بزواندنی هەستی نەتەوایەتی و کۆمەڵێشتەوە بکات و لە کۆتاییدا ئەمەوێ بڵێم هەموو ئەم شتانیشی کە ئەوان دەیکەن یان خەڵکێک ئێمە تەحلیلی بۆ دەکەین یان ڕەنگە ئەوان وا تێبگەن کە ئێمە دژی ئەوان قسە دەکەین لە کۆتاییدا بەگشتی زیانی بۆ قەوارەی هەرێمی کوردستان دەبێ بە تایبەتی و بۆ مەسەلەی ڕەوای کورد لە هەر چوار پارچەی کوردستاندا بە هیوای ئەوەی کە ئەم شەڕە ڕوونەدا و پارتی نەچێتە ناو پارتی بەناوی حکوومەتی هەرێمەوە نەچێتە ناو ئەو شەڕانگێزی کە دەوڵەتانی هەرێمایەتی بە تەمان دژی هەرێمی کوردستان ئەنجامی بدەن. ئەرچی حزبەکان و ئەرچی خوێندەوارەکان ئەوەیە کە بەڕاستی هەڵمەتێکی ڕاگەیاندنی زۆر باش
بەوانەی کە لە ناو پارتی دیموکراتی کوردستانیان و بەدانیشتن لەگەڵ خەڵکە دیبلۆمات و لەسەرخۆ و معتەدیل و ئەوان پارتیش خەڵکی زۆرمیان ڕەوی تێدایە ئێمە نەڵین کە لە ناو حزبێکە هەموو جۆرێکی تێدایە دەبێ بەیەکەوە ئەوە تێبگەێنرێت کە لە کۆتاییدا ئەگەر لە ناو ئەم شەڕانی کە دژ بە خاک و خۆڵ دژ بە ئێسقان شکاندنی یەکتری ئەنجام بدرێت لە کۆتاییدا سەرکەوت و ژێرکەوتوی تێدا نییە ئەوەی کە خوێنی لە دەچۆڕێ مناڵی کووردەوە ئەوانیش بەشێکن لە ئێمە پارتیش بەشێک لە کوردستان پارتیش خاوەن خەباتێکی زۆری نی و سەدە زیاترە کە لە هەرێمی کوردستان و لە هەر چوار پارتی کوردستاندا بە ئیجابیان بە سلبی تەواجودی هەیە بەو هیوایی نەچێتە ناو ئەو داوەوە و بەو هیوایی کە تۆزێک لە بەرژەوەندیە کەسایەتیەکانی خۆیان ئەگەر زیانیشان پێبگەێنێ لە پێناو مەسلحەتی عامەیە بۆ ئەوەی کە مێژوو بە چاکە ناویان بێنێ لەبەرەوەی ئەگەر بێت و ڕاگەیاندنەکانی خۆشیان لە ئەمڕۆدا بە باشە ناویان بێنێ بەڵام کۆمەڵی خەڵک هەیە دوایی لە مێژوودا بە خراپە یان بەوانەی کە زیانیان بۆ خەڵکی خۆیان هەبوو ناوێن دەنووسرێتەوە ئەمەش هەم بۆ بنەماڵەکەیان جوان نییە و هەم بۆ مێژووی خۆیان جوان نییە لە هەرێمی کوردستاندا.